سڵاتان لێبێ ئەم ڕۆژ لە گوندە جوانەکەی شیوەشان یەکێکی تر لە گوندە دڵڕەفێن و گوندە ناوازەکەی هەرێمی کوردستان گوندی شیوەشان کە سەر بە قەزای کۆیە. گوندی شیوەشان بە دیاریکراوی نزیکەی 7 کیلۆمتر لە قەزای کۆیەوە دوورە، لە سلێمانیشەوە کەمتر لە کاتژمێرێک ئەگەیتە ئەم گوندە. ئەم گوندە گوندێکی ئاوادانە، خەڵکێکی باش و خەڵکێکی بە ماریفەت و گەرمەگوڕی لێ. ئەمڕۆ ئێمە بانگێش کراوین بۆ ئەم گوندە جوانە. گوندەکە نزیکەی 6 ماڵ بۆ 7 ماڵ لێیە و ژماری دانیشتوانەکەی ئەم گوندەش 300 بۆ 350 کەسی لێیە. گوندەکە لە ڕووی خزمەتگوزاری و لە ئاسێکی تا ڕادەیە باشدایە و خوان دەڵن کارەبامان باشە، ئەومان باشە، ڕێگاکانیشمان باشە، مزگەوتی جوان و قوتابخانەی ئامادەیی و تەنانەت نەخۆشخانەشی تایە، تەنانەت ئاگرکوژێنەوەش لەم گوندەدا بوونی هەیە. لەناو گوندەکەدا کۆمەڵێ تایبەتمەندی خۆی هەیە کە ئێمە ئەم زانیارانە بەجێ هێڵن بۆ دانیشتوانەکەی ئەوان هەندێک مەعلومات و زانیاری زیاترمان بۆ ئەخەنە ڕوو. بینەرما من لەم گوندە جوانەوە بە خەڵکی ئاشناتانەکەین و ئاشناتانەکەین بە سروشتی جوانی گوندەکە. دڵمان السلام عليكم. سر هردو تشاوم شلوني؟ بقربان سر تشاوم كم رخي مني قربان والله كاكا مرقم ببيش ولا بنا علاجية لبنا علاجية نبي أوزينيه هاد برش كبارن عودة أخواري شبه دنوين درم خواه دبي معركة لشوبي تخواري دوبش كلا شوبي أري أبو خوايي بالله مسأزور شكر بكاري خواي أقد استمنا رو بيكم تيجيشتي لنا علاجية نبي أوزينيه مني تيدم نعم بخوي بشكم أي أم وتت ما ردوبش كشي هي أري والله ما ردوبش كي هي أري والله زرجو مشكي هي ما ردوبش كي هي أولا برنا علاجية بشكم أري بخوي زاد سبكم زور شكوري أريتي بخوش بكم أندامي بخوش حتى إيواري أوا من أوا قيتة جايو كيدك ما هذا السوق كشم بالريوة أوا من دسم وقت صار كركي لبي بوي وقت أو برجيري لكن خزمان هني دكم ألو همين هابو أسماري بكا أوا من دسم إيش ولا برس ما بقول هندشتكي زريف نيم حتى هبوم حتى من هبوم كزنبو إيه ساجوا أوهام بقربان دلهم حتى من هبوم بخوي هذا ورا بو أشياء كدورة همين خسر أسماري بكا والله حتى عمرن هابو كزنبو بخوار رمبي بني بيم داد إيه ساجوا أوهام ليه بصر هاتوا لدوا داكو باب ماموا لو أشكال كخانوانا بلام زوري بيش كروس سابير ما قبصريش مداد تبقنا بي أري بخوي والله كاك أو حالي منها بخوي عوضت الشيء ها إيه هو درم هناسم صار دبي تنقنا فز دبم بخوي هوارد كم در مرن اليوم مرقرين وقت صبر الجيري أري بخوي كاك الله يبارك سلامتك قربان يا خوي بقربانم بم تمني تو ناخوش نيام بري والله بلام زوري بيش كروس سابيرم إيه تبكم صاحبي إيه ساكن زوري بيش كروس سابيرم إيه بابا دلم بامتبور بدستي أولا نبم بقرآن أو ركنا غير إخوة كسي كزني تيجشتي أجا بخون بدستو بلاكي خوم حاول ندم بخوي كسي كزني ناب أخوي بخوي بشي من نبراو نكس وارسو نيز هرب إخوة قلبيان ساكا همي باي قلبه بدني خويا يعني باي معلوم من داري خويا يعني أريب أخوي إخوة ليش ساكا برام أمني تسبكم بما دارام أو دستم دروا ياك برام لقلب رايكش مرة لما رنيا أو نم عاشيه ونهي سبو خوشم كم أندم أبيش معاشيني قرب الصراحة نعم أخوي حتى إما هبوي كزنبو بدو أو شو أو هم اللي بس هاتو ليش ساق اشتاق سبارد بم قدنا نازانين وبيننا كانش ما لوانية أم ناويان كم بيسبي ناوي تيا شيوشان شيوشان
مێژوویەکی دەوڵەمەندی هەیە لە دێر زەمانەوە خەڵکێکی ڕۆشنبیر و زیرەکی هەبووە. ئێمە ناوی شیوەشان لە شیوی ئاشانەوە هاتووە تا دۆڵی ئاشان لە دۆڵی ئاشانەوە ئەو چەمەی کە لە پشت خۆمانەوەی ئەوە ساڵانە دەژیاتەوە دوای بارانی پەڵێ ئاوێکی زۆری پێدادێ خەڵکەکەی هەستاون ئاشی ئاویان داناوە بۆ ئەوەی ئەو بەرهەمەی کە گەنم و دانەوێڵی هەیەە بیکەنە ئارد و خۆ بژێوی خۆیانی پێ بکەن و خەڵک لە گوند و ناوچەکانی کەشەوە هاتووە بۆ ئێرە بۆی گەرمەکانی لێکا و بیکاتە ئارد. ساڵی چەندەمە؟ ئەوە لە هەفتەکانەوە بۆ خوارەیە تا بەڵێ ئاوەتاوە دواتر لە ساڵی نەوەتەکان جارێککە هەستان ئێرە ئەو جێ ئاشانیان نوێ کردەوە کارەبای ئاویان لێ دروست کرد وزەی کارۆ ئاوی ئەوە ینی شتێک بوو بەڵێ شتێک بوو ئەو سەردەمەی نوێ بوو. ئێستا شیوەشان زۆر جیاوازە لە چاو گوندەکانی کە ئیمە هەر وەکو بەناو لەسەر گوند ماوە دەنات تقریبن وەکو نەحەیەک دێتە پێش چاو لەبەرەوەی ئێمە هەموو شتەکانمان کامل کردووە و ئەوەی کرابێ بە هاوکاری حکومت بێ بە هاوکاری خێرخوازان بێ درێغیمان نەکردو ماڵی هەموو لایشی ئاوا بێ هاوکار و پشتیوان بوون. چی شتێک بەنمونە شیوەشان لە گوندەکانی تر جیاکاتەوە؟ شیوەشان خاوەنی بنکەی تەندروستی خۆیەتی خاوەنی مزگەوت و هۆڵی بۆنەکان مەکتەب و خوێندنگای لە بنەڕەتیەوە تا 12 زانستیم ئامادەیمان هەیەەوە شیوەشان ماڵێکی ڕۆشنبیریمان هەیە کە پێم وابێ تاکە گوندین لەکوێ ئەو ماڵە ماڵی ڕۆشنبیریمە شوێنێکمان بۆ کردووە دامان ناوە لێرە بە دواش دەست بە کار و چالاکیەکانمان دەکەین ئینشاءالله ئامانجمان بەڵێ ئامانجمان ئەوەیە و شیاری و پەروەردەی و کۆمەڵایەتی گەشە پێ بدەین وە شیوەشان بکەینە ناوەندێکی و سنتەرێکی گرنگی توێژینەوە بۆ ئەو سنوورە مەساڵانە کۆنفرانس بۆ فەلاحەکان بۆ ئاژەڵدارەکان لە بە هاوکاری کۆمەڵی خەڵکی دڵسۆز کۆمەڵی خەڵکی پسپۆر لە بوارە زیادزیەکان بۆ ئەوانەی کە کاری کشت و کاڵی دەکەن بۆ منە چ جۆرە کشت و کاڵێک باشە لە چ کاتێکدا بکرێ ئەو ساڵانەی کە گومانی ئەو لێ دەکرێت ئیشکە ساڵیە بە شێوازێک تۆوەکانیان بکەن و ئەو ئافاتانەی کە تووشی ئاژەڵ و پەلەوەر و ئەوشتانە دەبێت لە سنوورەکە ئێمە بە هاوکاری خەڵکی پسپۆر بتوانین لە ڕێگەی ئەو کۆڕ و کۆنفرانسانەی کە دەکەین لە ڕێماڵی ڕۆشنبیریەکەمانەوە کەمترین زیان بە خەڵک بگاوە زۆرترین زانیاری و سوودی لێ بدینن ئیشەڵاوە ئامانجی ئێمەیە. باش ئەمە تا ئێستا هەروەکو ئامانج و پلانە ینی ئێستا بۆتە وەرجەبەجەکرد ئێمە ماوەیەکی کەمە ماڵی ڕۆشنبیریەکەمان تەواو بوو هۆڵی بۆنەکانمان نەبوو ماڵی هۆڵی بۆنەکانمان تازە تەواو بووە کە تو ماڵێکت هەبوو بارەگایەکت هەبوو بۆ ئیشکردن دەبێت شوێنێکی شەبێ هۆڵێکی شەبێ کار و چالاکی خۆت تێدا بکەیت ئێمە بۆیە تا ئێستا ئەومان نەکردو ئێستا هیچ ئەوەکمان نەماوە و لەسەر جێبەجێکردنی ئیشەکانی پشتیوان بەخوای گەورە سەلام گوندەکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەڵێ لە چی ئاسێکایە لە ڕووی کۆمەڵاتیەوە لەخوای بەزیاد بێ ئاستێکی باشە هیچ کێشەیەکی کۆمەڵایەتی و مشکلەیەکی نییە من نمونەیەکت بۆ دێنەوە مامۆستای گوندەکەمان دەیگوتە تا 3-4 ساڵیشکە لەو گوندەی بووم چکۆ نزیکە 10 ساڵە لێرەیە دەیگوم زانیوە هەمووتان ئامۆزا و براو کەس و کاریەکەن لەخوای بەزیاد بێ هیچ کێشەیەک لە گوندەکەمان نییە تێکەڵ بوون و بەڵێ ئەوە گوندەکەمان ئەوەش نییە بڵێ خزمیەک بن هەر هەمووی هەریەکەی تیرە و تایافەیەکە بەڵام لەخوای بەزیاد بێت تا ئێستا هیچ کێشە و گرفتێکی وا نەبووە خەڵک کێشەی کۆمەڵایەتی بۆ دروست بێ و یان مشکلەیەک لەخوای بەزیاد بێ زۆر بێ کێشەین الحەمدولیلا ماشڵا گوندەکە مشکلا بای ئەوەی هەر دەبێت و کابرا لە ماڵی خۆی لەگە کوڕی خۆی لەگە برای خۆی ئەوە نییە دەنات نەگەیوەتە حەدێک ژن و ژنخوازی و خزمەتی و تێکەڵ بوون و بەدەم و چوونی یەکتر زۆر باشن هیچ مشکلیان نییە لەخوای بەزیاد بێ و خزمەتی دروست بووە و پەیوەندی ژن و ژنخوازی لە نێوان خەڵکەکەی دروست بووە کە پێشتر خزمەتی نەبوو بڵێ هەر دانیشتوی گوند بوون بەڵام بە حکمی ئەوەی کە خەڵکە تەبا بووە لە ناوێک بێ مشکیلە بووە لێرە دەستکاری دەستی جەمعی و هەرەوەزی زۆر بووە ئەوە ڕنگدانەوەیکی باشی هەبووە تا ئێستاژەوە بەردەوامە لە خوای بەزیاد بێ سپاس بەخوای گەورە ئەرێوەڵە بەڕێزت هەر لێرە لەدایک بوویوانە من بەڵێ لە شیوەشان لەدایک بوو شیوەشان بەڵێ هەر لێرێش درێژۆ بە ژیانی خۆیە بەڵێ ئێمە
هەر بابیشم هەر لێرە لە دایک بووە ئێمە وەکو باسم کرد شیوەشان هەر یەکەی لە شوێنێکەوە هاتووانی نسبەیەکی خەڵکی گوندەکەی کە شیوەشانی ئەسلن وەکو کە دەگوترێ ماونەتەوە دەناوەکەی کاموو لەبرەوەی ئاغادێ بووە هەر یەکەی لە شوێنێکی هاتین و لێرە جێگیر بووە ئەوێ باشە ئەم شیوەشانە نزیکە لە کۆیەوە بەڵێ نزیکشە لە دوکانەوە دوور نییە بەڵێ بۆ کارباری خۆتانە بۆ شت کڕین و پێویستەکان زیاتر دەچنە کام شار ئێمە دەچینە کۆیە نزیکترە بۆ ئێمە بەحکومی ئەوەی ئەو کە بۆ دوکان بچی کەلکەسماقی لێ ئەو هەورازون شێوی چیاگەی تۆزە سەختی دروست کردو دەنا کۆیە بۆ ئێمە نزیکترە باشە بەهراوە یەواش یواش بڕێن لەگەڵ ڕەمەزانە بۆ نمونە ئێستا لە هەندێک گوندەکان ئێواران ئیفتارەکان پێکەوە یاخۆت بەربانگ ئامادەکان یان پێکەوە ڕۆژەکان نێشکێن لە مزگەوتەکان کۆ بنەوە نێژ و تەراویح پێویستی کومەڵاتەکە قوڵترە کاتەوە لەوارەوەی هەندێک کەسێک لە مزگەوت لە ڕەمەزانە دەرەکەون ئێوە چیتان کردو بۆ وڵا ئێرەش بە هەمان شێوەی گوندەکانی کە ئەو کللتورە کوردەواریە جوان و پڕئیمانیە هەرماوە لە شەوانی تەراوێح کە خەڵکێکی زۆر ئامادە دەبێت لە فەرزەکان ئێمە لە خۆی بەزیاد بێت لە پێش ڕەمەزانی ژانی ئەو گەرم و گوڕیە بۆ هاتوچۆی مزگەوت هەر هەبووە و ئێستاش بەردەوامە و زیاتریش بۆ لە خۆی بەزیاد بێ بە حکمی ئەوەی خەڵک بۆ فتارکردنەوە دەچێتە مزگەوتێ کۆ دەبنەوە ئێواران و جەوێکی ئیمانی خۆشە بۆ خەڵکەکەی ینی چێژێکی تایبەتی هەیە و شەوانش بۆ تەراوێح و لێرە بە دواوەشکە ئێمە دەکەوینە ناو قەدرەوە ئەوە خەڵک دادەنیشن و ئەو دەشەوەی هەموو لە مزگەوت دەمێنەوە تا بەیانی ئەو باشە ئەوشمان پێ بڵێ لە ناو گوندەکەیە بە نمونە مزگەوتەکەتانم بینی ماشەڵا زۆر خۆش بوو قوتابخانی ئامادەیشتان هەیە بەڵێ تاوەکو دوازەی ئامادەی هەیە تاکو دوازەی زانستیمان هەیە بەڵێ بنکەی ئەتفاشمان هەیە بنکەی بەرگری بتکەی ئەتفاش ڕێگەبانەکەیشی خۆشە بەڵێ ڕێگەوبانەکەش خۆشە کارەبا و کارەبای باشمان هەیە ئەو هاوینان عادەتەن کارەبا کەم دەبێتەوە ئەویش بەشێکی زۆری خەڵکە تاقە شەمسیدا ناوە چکۆ لێرە لە گوندەکان مۆلیدە نییە ئەم گوندە هاوسنوورە لەگەڵ کام گوندان ئەو گوندە لە ڕۆژهەڵاتەوە لەگەڵ گوندی قازبەجان هاوسنوورە لە ڕۆژ ئاواوە گوندی سوێرەڵا لە باکوورەوە دەکەوینە جیرانی خەلەکانین هەنی ئەو شاخەمان بینە لەگەڵ لەحی خەلەکان بەڵێ لە باشووریشەوە گوندی قوڵقوڵا سنوورمان پێکەوەیە زۆر باشە من سەردانی بەشێک لە گوندەکانم کردو بەشێکیان دانیشتوانەکەی ڕوان کردۆتە شارەکان ئەم دیاریدەیە لێرش هەیە ئەو دیاریدەیە لە هەموو گوندەکانی کوردستان هەیە بە حکومەکەم و زۆر بەڵام وڵا لێرە کەمتر خەڵک ڕۆیوە بەڵێ خەڵکێکی زۆر بەڵام ئەوی ئەو سەردەمەی ئێستا نییە ئێستا ئەوەی کە ژنێ دێنێ بە زۆری لێرە خانوێکی دەکا و خەریکی ئیش و ژیان و پیشە و ڕۆژانی خۆی دەبێ کاری کشت و کاڵی و ئاژەڵداریە و یان پێشمەرگایەتیە و فەرمانبەریە و بە هەر ئیشێک بێ ژێوی ژیانی گوندەکان ئاسانترە وەک لە شار ژیانی ئەم گوندنیشتنانی ئێوە گوندەکەیەوە زیاتر بەندە لەسەرچی موچەخۆری زۆرتریان خۆت ئاژەڵدار و جوتیار ناتوانین بە نسبەت تهدیدی کەین بەڵام هەموو لایەنەکانی تێدا بۆ پێشمەرگەمان هەیە پۆلیسمان هەیە فەرمانبەرمان هەیە و خەڵکێکی زۆر خەریکی فەلاحەتە خەریکی ئاژەڵدارین لەبەرەوەی کابرا ئەوڕۆ بۆ خۆت دەزانی مەعاشەکە وەکو پێویست نییە ئەگەر معاش خۆریش بێ ناتوانێت بە معاشەکەی ئیدارە بکات دەبێت کاسفی و کارێککە بکات لە پاڵیەوە بۆیە خەڵکەکەی ئێمە ئەکسەریەتی بە کشت و کاڵ و ئاژەڵداریەوە خەریکن لە سنوورەکە بە فەلاحەت و ئیشان. ژیانی گوند وەکو جاران ها نەماوە گۆڕانکاری بەسەر هاتووە خەڵکیەکەی گوندەکان بەجێ هێڵێ خەڵکیەکەی ئاوت بە ژیانی جاران نەخوازێ ژیان بە شێوازی گشتی لە گۆڕانکاریایە وڵی بەنسبەت بڵێ گوندەکانەوە ئێسایانی هیچ جیاوازێکی وای ناتین لە چاو شارەکان چکە هەندێک شت قەدیم لە گوندەکان هەبووە ئێساکەینێ وەکو جاران نییە یعنی وەکو هاتوچ و دۆستایەتی و خزماتی ئۆشتانە کەمێک کاڵ بۆتەوە
قدیم وانە بوو ینی قدیم خەڵک هاتوو یەکتر دەکرد و ینی هیچ ئەو شتانێکی ئێستا وەکو مۆبایل لەو تەلەڤیزۆن ئەو شتانە هیچ ئەوکی پێشکەوتو نەبوو قدیم خەڵک زیاتر لێکتر نزیکەوە بەنسبەتی بڵێ ئەو شتانێک ئێستا پەیدا بووە خەڵک ئێستا کەمتر ینی هات و چوێکە و ئەوەکە کەمتر بۆتەوە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە مۆبایل و تەکنەلۆژیا بە شێوازێکی ئام تەسیراتی لەسەر گوندەکانیش دروست کردو بەڵێ بە تاکید تەسیرێکی زۆری دروست کردووە ئارێ وەڵڵا سەردانی کردو بەدەوچنی یەکتر لە ڕووی لە هەموو ڕووێکەوە لە هەموو ڕێکەوە تەسیری تێدا کردو هەم باشیشەوە هەم خراپیشە وڵا وایە خۆی لەش ساغ بێ ئەوە چییە ئەوە ڕووخاوە وڵا ئەوە خانووی ماڵێشکە بووە بڵێن لێرەکانە ڕۆشن نزیک لە ڕۆخ سەرجادەکەی ئاجوشتیان هەبە لێ خانووکیان کردووە شوێنەکەیان ئەوها ماوەتۆکو ئاسەواری شوێنەکان ئاسەوارێک ماوەتەوە بڵێن لە شوێنشکە نیشتە جێبوونە باش باید دوو سەرەوەش لێ بکەم بەسەر خانووەکانی گوند ئەچمار گوندێک زیاتر مسلح ئەوە خانووی سەب و ئەوەیە بەڵام ینی خانووی گوڵ و قوڕکەمە وەڵاهی بەنسبەت بڵێ ئەو خانوو ئەوشتانەوە بەهۆی پێشکەوتنی هات دنیا و وەزعەکە و وەز باشی خەڵکی و ئەو شتانە خەڵک و کاتی بۆ شێوە ئێستا وەزعی باش نەبووە عینی دەتوانانی خانوێکی وا دروست بکە شتانە بەڵام ئێستاکەنێ بڵێ پێشکەوتوتر بۆ و خەڵک توانای دروستکردنی ئەو شتانەی هەیە بەڵێ بە تاکید ئەو شتانە کەم بۆتەوە تەنها ئەوە سەبەبەکەیەتی گوندەکان بەوانە و بڵێ جوانتر بوون ئەچۆنە زەحمەت و ئەرکی زیاترە و خانە قوڕانە ئەزەم خانۆن ئیسراحەتن ئیسراحەترە و خاوێنترە و مشکلەترن بەڵێ ساڵانە ئەو خانۆ بڵێ قوڕەکان دەبوو هەموو ساڵێت تەعمیرت کردبایەوە هەموو ساڵ ئاگال لێبا خزمەت کرد بە های لە دستانان و مارومێری تێدا و بەڵام ێستاکەنەوە سەلاحانەی جە و مشکلەی نەماوە خاوێنترە و مەترسی ئەو شتانەی نییە و لەش ساغ بێ خۆزە باسی خۆتمان بۆ بکە بە چی و سەرقاڵی وەڵای هەر بەژانی فەلاحەتی و فەلاحەتی چییە کاری گوندی وەڵ هەنجا بەناشکری خوێنان هەر دەغڵ و دهانەکەیجە ساڵەکەینێ کەم بارانی ئەو بێ بارانیە هەموو کەسێکی نیگەران کرۆ بە تایبەتێوانی کە خەریکی فەلاحەتن ئەوان زیاتر نیگەرانن ئارێ وڵات زار خەریکی ئەو شتانی گوندینە معاشخۆر ڕشتیوانینەوە مچەخۆر نیت نەوەڵە لە خۆی گەورە مچەخۆری زۆرە بەڵێ مچەخۆری زۆرە ئەرێ وەڵام لێتی کەمێکیشی تێدا بڵێ موچەشتوانێ بەڵام زۆربەی زۆری هەمووی موچەخۆر و چەکدار ئەو شتانەیە ئێستا پشبەستن بە فەلاحەتی و بە ئاژەڵداری زەحمەتر بووە ینی ژیانت قورسترە موچەیەکە نەبێت تۆڵ ژیان ئەستامەوەیە بەڵێ بە تاکید وایە وەڵاهی دەوەسێتەوە سەر شەخصەکەی وەڵا نەفەر هەیە موچەشی هەیە و موچەی باشی بەڵام دەڵێ بەشم ناکە نازانم وەڵی واشە هیچ شی نییە و هیچ مشکلێکشی نییە وایە بەستم ئێستا فەلاحەتی و ئاژەڵداری سمەگە حکوومەت کاراسانیان بۆ بکە ئەم بەرهەمەناوخواانە لای خۆمان ساغ بکرێنەوە ئەو کاتە جوتیارانی ژیان وەکو سەرچاوی مادی زیاتر گنیشی بەوەیە وەڵای بەتەی قسەکە دووە ینی بە هەموو ڕۆیشەوە لە هەموو ڕۆژەوە پشت بەو لانەی بەسرێ باشترە چکە معاشەکە کاتیە ئەو ڕۆهەیە ساڵشکەنیە مانگەشکەنیە بەڵام فەلاحەتێکە مەردارێکە ئەوەندەی بۆت بکرێ و گونجاوترە ژیانەشی بێ مشکلی و بێ سەرێشەیە ژیانێکی پیرۆزە ینی حقت بەسەر کێشە مشکلی کەسەوە دانی و ژیانی خۆت بەڕێ دەکەی یکمان ئەو شلێ بپرسم ئەم گوندە گەنجی زۆرە ئارێ وڵاتێتی بۆ منە کۆبن و دەمەتەقێتانەیە سەردانی کردن وڵا ئەو شتانە هەیە هەر وەک جارانەوە ئەوچی برادر و دۆست و ناسیاو یەکتر دەستە لا یەکتر و جا شەوانە بێ بە ڕۆژ بێ لە ئیش و کار بێ ئەو هەر پێکەوەینە یاری کوردەوارەکان تااقەتیەوانتان ماوە قورآن ئەو شتانە نەماوە ناوە قورآن لەبەرەوەی خۆش ئەتەرنێتوانە فەیدا بووە ئەو شتانە کاڵبەتەوە نییە داران ئەگەر مجموعەیە بانم لە گەنج یەکیان بگرتایە جگە لەوەی کۆمەڵی قسە و سوعبەتی خۆشیانە کرد یاری کڵاوێن و دۆمینە و هەندی یاری کوردەوارەیان کرد ئەو شتانە هەموو هەوەشتانە دەکرا بەڵام ئێستا بۆ ماڵێڵی وڵێ خەتە هەیە بۆ بکەیتەوە لە جاران خەڵک داواشتێشکی دەکەێت سەداوای خەتەکە و بازێ دەکەی دەکەم ئیترکە خەتەکە بۆی کردەوە ئاگای لەدران نەیە ئایشتەشی باشیش نیە دەستی حەزماڵەشی کەس ئاگای لە کەزنی نەچوونەکەت باشترە قسەی بۆکی خەریک موبایل ئەڵێ وایە هیچ شتێ نەگەشت ئاگای لە هیچیش نییە نازانین باسی چ کردو ئەڵێ وایە تاکید
السلام عليكم شلونك شكر احوال شلون باشي لسه ما ساقم تندرسي شلون احوالك حاجي احمد وايا والله بخير ناوكتم زاني بخير خلشويتو من خلقي سليماني بخير بسرت يعني سليماني وهاتم والراس بس باصل خلقي تم شمال خو بخير يسرت لسه ما ساقم تندرسي شلون خوي بزيادة باش باشي شكر خوي اشي برا مزقوت والله ان شاء الله خاي قولي قبولك سلامتك يا بقربانم حاجي احمد يبارس بريس بقربانم خو بخير خاي يسرت قولي السلام حاجه كردوه ان شاء الله ارى والله صار لي سنه كوروني صالي عاشر بمزقوت صالي كورونا خلاص صار بس وياك اه او كاتروشتي كورونا انا ما ابغى رشتي ليش صاغب يا اخو اشبيها بتني روشتي يا خزان اني لقلها وصركتها بالله يا اخو ليش صاغب يا سلامتك خاي قولي ليتي قبول كربي ان شاء أنا الله خوي اي لقى رمضان سوني اخوي بزيادة باش باشي خوي بزيادة قربان من رمضاني امصال كوتوتنا وبهارة خوشة فين كنا خوش خوي هواي بزيادة خوش وفينك اخوي بزيادة سردمان ابو رمضان لهاوينا ابو لهاوین دەهات بە بیرم دێت داکەم خاڵم بە ڕۆژوو دەبوون چلەی هاوینێ کارەبا نەبوو کەپر سێبەری کەپر و تو ئەو شتانە بوو خۆیان فێنک دەکردەوە ئاویان بە دووچای خۆیاندا دەکرد بەزەو کاتی تاقتاک نەبێ خەڵک بە ڕۆژوو نەدەبوو ئێستا لە خۆی بەزیاد بێ خۆشە و فێن کە مناڵیش بە ڕۆژووە جا هاوینان ڕۆژگاریش درێژ بووە بەڵێ کارەبان نەبووە ئەمریکانی خۆ فێنکردنەوە کەمتر بووە بەس ئاو ڕووبار و شتیوات چەم زۆر بوو ئەو زۆر ئێستا ئەو کەم بووە شەوانەش فێنک بۆ کاتی ئەرەوەڵا زۆر وا خەڵکەکەیش ئیرادی بەهێز بوو ینی وەگەستانە بە زەبری عەبوو دەرمان بژیە ستا خەڵک بە زەبری عەبوو دەرمان دەژیە کاکە ئێستا هەر بپژمیە حەپێکە چی وای لێ هاتووە وەڵا نازانم جا خەڵک تااقەتی نەماوە خەڵک بێت تااقەت بووە ئێستا هەر خەڵکەکە ناسک بووە ناسک بوو هەوای لێ نەخۆشە هەموو مەسەلەکەی ئەوەی حیژ ناکا خەڵک ئستا بڕۆ ئێران مەستەمەڕ عیش دەکا هەر وەک خۆیەتی ئێمە و عێراق وانە هەمووی جاران خۆشمان ئەسڵ بووین بارەوە ئەسڵ بووین ڕۆژ هەتاوارە دوور نەمان دەکرێت بە نەوەڵ ئێستا هەر هەوای لێمانەدا دارەبینەوە بەرگە ناگری وڵە ئەم خواردنیش خراپە بەخۆی وایە بە زۆری بەسەر چووە خواردنی خراپە خۆی ئەم خواردنە کوردوارانی جاران هەبوو پەنیر و قەیماغ و ئەم بابەت شیرمەنەکان هەموو شتەکانمان کوردی بوو ئێستا هەر هەمووی فێڵی دەدەن ئەلێکە سەلام براکەم چۆنی ئێستا بڕۆ لە هەولێر پیشایندا زۆر کۆگاشتیوە هەمووی بەسەر چوو بوو ئەرەوەڵە هەمووی یعنی بڵین کابرا فێڵی لێ دەکات تەبغێکی تازای لێ دەداتەوە و ڕۆنمان شەکرڕۆن مریشک و شتەکانمان زۆریان کۆڵەتیان باش نییە ڕۆنێکە بوو پێیان دەگو ڕاحی تەنەگە بوو قەناحەت کە وەک ڕۆنی حیوانی وابوو ساوە نەماوە کاکە هەنگاو بنین ئەوە ساسن فەرمێت ئینسانی مسلمان کە ئەچێ بەرەو مزگەوت هەنگاوێک گوناهی لێڵەوەرە و هەنگاوێک چاکەی بۆ نووسێ ئەگەر دەستنوێژ بگرێت لە ماڵەوە وایە دەستنوێژم گرتووە لە خوا بزێ ئێوە چاکە لەش ساق بخوا یەک تۆزێ لەسەر خۆت بڕۆ مام ئەحمەد جان حەزەکەم تۆزێ باسی ئەم گوندەم بۆ بکەیت ئەم گوندە لە ڕووی خزمەت گوزاریەوە چۆنە ئەم پخیر و شتێکی باشە بۆی کراوە ئەم زادە قیرەی بۆ کراوە ئاوێکی بیریە توازیمان هەیە لە سەر حکومت لێی داوە کێشەوتانەیە کێشەی ئاومان نییە ئەو مزگەوتەش ئەو مەتکەبەش کراوە مزگەوتەش خێرخواست کردویانە ئەو مەتکەبەش حکومت کردوێتی ئەم خەستەخانە و بەڵێ خستخانەشمان هەیە باشی خراپ نین لەخوا بە زیاد بێ شتێکەکەی بۆتان نەکراوە پێویستان بەخوای پردێک لەوەیە پێویستمان بۆ پردەیە چاکرێ چاکرێ دەنا باشین لەخوا بە زیاد بێ کارەبای چاکمان هەیە عیبینە کارەباکە باش بوو ئێستا بەس پێشدان باش نەبوو پێشدان باش نەبوو وەڵام ئێستا کارەبا باشەوە ئێستا باشترە کارەبا تااقەتی گەڕان و پیاست هەیە ئەمن لەخوا بە ئەم گودانی دەور و پشتی خۆتان بە پێ بووی ڕۆشتووی ئەرە وەڵا بەڵێ چەند گوند گەڕاوی تا ئێستا گون وڵا زۆر گەڕاوم ئەوە گوندێک لەوێ سوێرەڵی پێ دەڵێن و ئێگە لەوێ قاز بە جانی پێ دەڵێن و ئەوە قوڵقوڵەیە و نەحیەی ئاشتی لەوێ و دەوروبەری گوندی زۆر لێ منتقی ئێمە بن بنزیکەی چەند گوندی لێ وڵا بەنسیکەی بە هەمووی دەشتی کۆیە وازانم هەفتا و سێ گوند دەشتێکی وایە ئەگەر لە بیرم نەچوو بێ زۆر هەفتا گوندەکانی گەڕاوی شار باشێر و گەرمیان بە قۆرعان نەشتی بۆێ بەڵان هەر بە سیارە بڵێن هەتا کەرکک و ئەوانە ڕۆشتی زمانی سەدامەوە بوون ئارەواڵە
یاخۆ لەش ساغ سەلامەتکە کاچی بۆ مزگەوت یاخۆ لەش ساغ سەلامەتکە. ئینشاڵڵا خێرە نینی سەر نوێژەکانمانەکەین دوعای خێرم بۆ بکە. لەناو گوندی شیوەشانە بەردەوامین گوندەکە گوندێکی جوان و دڵڕفێنە گوندەکانی وەکو هەندێک لە سێرانگەکان لاتووەواتە تۆزێ ماڵەکان پەرشو بڵاو بوونەتەوە ئەم گوندەیش کەمێک لە هەندێک شوێن ماڵەکان تێکەڵ یەکن لە هەندێک شوێنیش دوورەدەستن لە یەکتری ئێمە هەوڵەین زۆرترین هاوڵاتی یاخو زۆرترین دانیشتوێن گوندە جوانە وەربگرینەوە لەگەڵەوەشا دیمەنی جوانتر یاخو دیمەنی ناوازەتری گوندەکەتان پێشناکەین لەناو ئەم گوندەیە زانیاری سنڕاکێشە بیستن ئێوە بینەرمان. نەخوای بە زیادە باشی نەخوای بە زیادە پێتە گیریا بەخوای هەندێکمان گرتیوە هەندێکمان پێنە گیراوە ئارە وەڵا بە ڕۆژوبی تو شوانبی وەڵاهی بڕێنەوە دەیەوێ ئەرە وەڵا ناخۆشە دۆخ چۆنە لەگەڵ ئەم مەڕ بزنانە ئەگە باران بارە حیبمانێ ئەگە بارانش نەبارە تا بڵێ خراپین ئەگەر لەوەڕ نەبێ ینی بۆ منە چیەکەن بەتاوەتی ئەم ناوە ئەوە تا سەوزایشی کەمەمی شاخە بۆ خوای چ دەکەم وەڵی باس خوا ڕحمە بکاتەنە دەبێت لە ماڵە بێ نیوەی لە نیوەی دێ وارە بەخۆی ساڵانی تروا بووە ناوەڵی ساڵان ئەو دەمانە لەوەڕ خۆش بباران دەباری بەس بەخوا و ساڵە تا بڵێ بەکەلک ناح لەوەڕ نیە ناوەڵە چەند ساڵە شوانی وڵای بڵم چەند ساڵە کۆر وڵا لەوەتی بووین هەر شوان بووین بەس خەبیری وەک بە دەوامی لە 2008ەوە شوانین ماشەڵڵا لێزانی بۆ نمونە بەدیلتان چییە ئەگەر بەرمنەوە ئیمادیتان باش نەبوو بۆ گەنم و ئاڵف و خۆشتانی کە مەڕوو بزنەی خوا ئەگەنێت ئەوە نەتان توانین بیکردن و اینجا ئەو مەڕەکان نەڕۆن وە شۆڕن ناڕۆسە دێنەوە فێری ماڵەنە داڤاشە ئەتم نەک دوورکەونەوە دوای هیلاک بی لە وەڕەکەش وەکو پێویست نەبوو چیەکەن بەو خوازە بەس خوا دەزانستەکەین عنێگە خوا ڕحمەش بکە بارێ باشە تەناوەڵی بەس خوازان بۆ خۆشمان نازانین سەستەکەین ئارە بەخوای هیچ زیانی هەچەی فکر لێ دەکەینەوە شوێنەکان بۆ ناگوێزنەوە بەو خوای ساڵە نەمان گواستەوە بەس ئەگە باران بارێ هەنی دەچین بۆ دیوی ئەو دیوەگە باش بێ عیبی نیە دەچین بۆێ بەزەگارە و هابێ وڵی یەک جێی باش نییە مەصرفیان زۆرە ئارە وڵی مەصرفیان بەس بە پارێ بەس دەبێ پارە لێدە و بەخاتی لەکەن وڵاگە باران ببارێ هەنگ وەک ساڵان بێ لەوە هەبێ عیبی نیە باشە ئارەوە دەناگە لەوەڕ نەبێ بارن نەبارێ والله یەکی سفادش نیست ئەوە 2 ساڵە مەڕ باش بدەنا بەخوای ساڵان یەکی سفادش وای نەبوو ئەوەوەردەوردە بڕۆین ئەمە چیە شتە وڵای هۆڵی بزن و مەڕە هۆڵی کۆبنەوەی بزنەکان وڵا شەوێ بزنی تێ دەکەیگە دستان ئەم ناوە گورگی بەخوارە وڵار هەیەی گورگوشت پەلامارتە وڵای تا ئەساوای پەلامار نەداوین دەنا هەر هەیەی بڵێم نیەتی ئارە وڵا دەبێ وریاوی دەنا هەر هەیە دەستان ساغ بێ بێتاقەتن ئەوەی کە باران کەم باری ئارە وڵی ئەرە وڵای هەندە بێتاقەتین خەفەتێم زیانی دەخۆین بۆ خۆشمە نازانین سەلامەت بی قوربانەوە ئەحواڵ چۆنە باشە باشی یا خراپی السلام عليكم شلون يا حاول سونا ماشي جسم ماسكم تندرسي سونا حاول سونا ماشي خاي قول سلامتك يا اخوة دنگو ماسكو باشا باش خوش سلامت سلامتك رمضانك ليه مبارك بيا خوش بالسلامة بي يا ربي سلامت بي سلمان مبارك معي خير وبركات ان شاء الله بالتمام اخوي ان شاء الله يا اخوة بيبي سلامت بي يا اخوة اجاوا لدرو بينيمي كم بلي خريكي شي بوي والله خريكي اول
عندك ما ڕوو بکەینە کامێراکەمان کار و ئەو جیاوشتیان بۆ دەدور بۆ ئەم بۆ ماڵاتی ئەمە بۆ ماڵاتە ئەرێدا بۆ حیوان شتوامە ئێ لەوە ڕوشن نیە جەدیان دێنێ کار کورتیشە پێتەڵی گیریە سەمری دادەنداچان بەردەوە چیرێک کورتیشە بەخێرە دەنگوا سۆنە حاڵ سۆنە باش خۆش گەورە سەلام سەلامەت کایخوا ئەمڕۆ هاتوین بۆ گوندەکەی ئێوە بەڵێ میوانی لاتان بەخێرە سەر چاو سەلامەت دەخجا باەک بناسین سەرەتا وا بهێکتر ناسیل من ناوم ئارژە ئارش بەڵێ بەخێرە تۆ ناوت چییە من ناوم کایلە شیوە شانێمە ناو چییە مکایل مامە مکایل جان جان قوربانە بم یا خۆ لەش ساغ مام مکایل خەڵکی ئەم گوندەی ئەم گوندە جوانی گوندەی ئەرێوەڵایی لێ لەدایک بووی لێرین و لە هەفتا ساڵ لەوە لێرین هەفتا ساڵم گوندی ئەبارێ لەش ساغ بیاخوا بەچی سەر خاڵی مام مکایل ها ڕۆژانە ئیش و کارت چییە وڵی ئەوە ئیشکارکە من ئەوەیە ئەوە دیامە و بمارە و ئەمەی خۆتە ئەم باخە بەڵێ ئیخۆمە لەش ساغ بیاخوا ئەمە سیاج لێداوە و بەڵێ تر ئەوە پاقلێ ئەوە پیوازە و ئەمە ئێوە چی پێڵن ئەم گژوکیایە ئەوە جۆیە چاندومانە ئاو دراوە بۆ قەرسیلی ماڵاتی ئیشەی دێمە ڕماڵات بەڵێ ئەو بەرچەنێکیانەکە وڵا بەشی دوو جەمیان دەکە بوان ئەکوونە کوڵ شتیوا دەکە بەردوو ژەمەکە بەڵێ لەش ساغ ئەمانە پاخلەیە بەڵێ پاقلێ بچین ئەم پاخلانە ئەم پاخلانە چییە با بچین تۆزی باس پاخلە ئەوە دەمەدوە ئەو گوڵکە دەبێتە پاقلەوە دەیگرێ زانیە دەکردەوە ئیخۆ خۆشە ئای پاخلەی کوردیە و پاقلێ کوردی و ئەمە کەی پێکا پاخلەکە وڵی بگەینە پازێ چوار ئەجار ڕێبێ پێ بگە پازی چوار ئەرە ئەو دەمی دەگا مانگی چوار سەمە گوڵی گرتووە ئەوە گوڵە دەبێتە پاقلە ئەو گوڵاوێتە پاخلە بەڵێ یە لەش ساغ بێخوا خوا لەش بەخێر ساغ بێخوا خوا باش ئەمە چی ئەم ئەوە پیازە پیازش هەیە بڵێ پیازشمان هەیە چاندومانە ئەی چی ترت هەیە ها چی تر وڵا هەندێکمان حیوان شتیوا هەیە بزنشتیوا ئەمە سماوە لەم دەڕشمان چاندووە و لە میوەجات و هیچ نییە میوەجاتمان نییە 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 هەرا سەوزەوە توشتە هەیە بەز ئەو سەوزەوات شتە وڵا خۆشیشە وڵا خۆش خۆشە ئەی چۆنە گوزەرین لەگەڵ مانگی ڕەمەزانە وڵاوا دەچینە دوای بەڕۆژوین و خوا دەزانێت دەمان قوبول دەکات الله قبوڵە لەگەڵ نێژ و تەراوی حاشۆنی باشی باشی باشیش باشی باش خۆ سەلامەت بەدانیشتەوە لاقمان درێژ دەکەین دەنا قەرمان دێشێ ئەو چۆ کشتم ئەبوو ساغ بێ گۆچانی بێ ناتوانم بڕۆ خی گەور ڕەحمە لێ بکایە خوا حەزە بە گەڕان هەیە پیاسە و ئەگە نەگەڕێم سەر زەمون ماڵێ گەڕان زەڕورە بەڵێ بۆ دێیەکانی دەوروبەری خۆتان ڕۆشتووی دێ کورە هەمووی ڕوێ و ڕوبێتە هەتا لاقموانە بەرەدا هەموو دێیەکانم هەمووی کردو کردووە بەڵێ ئەو چی گودێ لێرە و نزیکە ئەو شاخانم هەم کردو هەر بە پێ هەر بە پێ چی گودێ لێرە و نزیکە بۆ ئەو گوندانی کاکە کاس بە گیانە نێزیکە و ئەوە سوێڵە دێ و ئەوانە نێزیکن خۆش خوارە قڕقڕێ دەیەکانی لای گەرمیان بینیوە ئەو خوایوە نەدیوە ئەو نەدیوە ناوەڵ بەس سنووری خۆت گەڕایی خۆمان و ئەو دەشت و بۆ لای کوێ و بۆ ئەو دیوارم هەموو دیوە و لەش ساغ بێ بەڵێ ئێستا ئەم گژوگیایە ئەبێتە دەرەوە ئەوە ڕۆی دەرگاکەی شو ئەدە ئەوەی پێدا هاتن ئەبێ دادی بۆ دەر بەڵێ دەباڕم یارمەتی دەدەم نانا خەی ناکە نانا تۆ نەشتە دەرەوە بابا دەست بە دەرەوە لەگەڵ تاڵێگرممە تا دەرەوە نانا خەی ناکە منداڵان دێن کاکە بۆتڵ ناگیری بەتەنێ دوو لای بگرە باوتوان بێن لای دەرێ کەلێکی شاندا ئەو ڕسمە جوانە بە قەلب و شڕە هەموو خەتای بەرزان بە دەناوانی بیا قاتشتم لە بەرەکردەوە ئەوە بەسرکە بێکڵاو جوانە جوانە وانە جەمەدان بەسەر ئەوستانە ئێستش ئاوا جوانی ئاوا لە من جوانتری نعناتی و کوڕی قۆزی جوانی تۆ جوانتری بەخوا قوربانم یاخوا لەش ساغ ئەمە پیازەکان تا بەڵێوە پیاز ئەوەش توورە بۆ تۆیم ساندووە ئەو دوو بڕ خۆشە خۆ حەزە لە چی خواردنیەکە وەڵانجا خوارد خوا بەنیسی بکە ئەوە خۆ ئەمە بۆنەوە لەم کوردیانە وەڵانجا ئەوی هەبێ خۆشە من دەکەم خۆشە نایگۆڕم بڵێ مەڵا ئەوە دەخۆمەوەی ناخۆم هەرچی خوا بەنیسی بکە حاجی حازرکە تۆ ناڵی نایخۆم ناوەڵا گوناحە بڵێ ئەوەی بگۆڕم ئەوەی نەگۆڕم ئەندێ پیاوەیە پەڵپوبیانیان زۆرە گوناحە هەرچیەکان لەسەر هەرچی حازر هاتە بەر ئەگە هەر لە بەردین هێرمتر بێن پێ قاریان دێخۆی کەرەکە نرخێ هایە بابە دە باشە بە قوربان بڕۆ ئیش و کارەکانەوە کە ئێمە لەگەڵ خەڵکەکەیە زیاترەکەین دەگە بەرزانی هەڕون بەرزانەوە تا لە دوێ خۆی مات کردووە ئارە وەڵا
دە باشە لەش بەخێرە سەرچاو ئەتوان لێەوە بڕۆی ئەو دار بنارم بۆ گوسانی بناتوانم بڕۆ دە لەش ساغ با لێرە بڕۆی ناوازیەوە وەرە ئەوم بەرە لازم هون دبينا درمش حاڵچۆنە دایە حەلاو وانە بۆچی پێدەڵێن یا حەلاو لا نازم بوان یا شێخم بیستووە یا شێخ بەس یا حەلاوم نەبیستووە ما سوزان مەڕە هەیە مەڕە هەیەیان بزن هەردووکی هەیە هەندێ بزن و مانگات هەیە شارەزایت هەیە لێ بەخێوکردن و خزمەتکردن لەش ساغ بێخوا لێ چۆن بزنەکان و مەڕەکانم لو ساريان بس بزنو مانجا أو ساخن لەسەر شاخان تۆ خزمەتیانەکەی ها والله تااقەتە هەیە جا طاقة نبغى مزبورين مەجبوری إلى أبوي معاش مانيا دينا كم معاش ما نبغى بخواي يقص مرة نقول خوا هذا بخواي ئەگە مەعاش هەبێ وشانە ناکەی نحن عسناكي بۆچی اللي ما عنده ذبي هیلاگونی زۆرە الله يلاقوني زورة أوصل لورنيا أسمع تقدر لدي وبس ودك دي أو درامي ئەی باشە تۆ دای حەلا ئەوم پێ بڵێ تامان ژنی لادی ئازاترە ینی بەراورد بە شارەکان ئەرک و ماندووبوون و قورسایی زیاتر لەسەر شانەوەیە زۆر جا ناخەوێ یان بۆ نمونە کەمترین کاتیان هەیە بۆ ئیسراحەتکردن تۆ لە پارشە و ئەخەویتەوە فاشو أخويا قال يسوي زي كده زمو يسوي حسارة ساعات چەند هەڵەسی هذا ساعات شغل حسارة شەش عاري والله شەشی بەیانی عاري والله ئیتر ناخەویتەوە لا والله خيت ناخەی بۆ من نیوەڕوان ئەسرا نيوروان ناخي يا كيس لو تي لكم بزنان عاري والله لەش ساغ بێخۆ لەگەڵ باو حاجی ئاژیت عاري والله هەر دوان پێکەون لا والله كرمان لقر کوڕەکانە گەورن لا قورن ئەوان یارمەتی وێنێ بۆ نموناگەر مناڵ بن ناتوان بەزە گەورە بنەتوان بابا قورن أوان إيش لكن هذه كول لا خوي بناكل خۆ لەش ساغ بێخۆ ڕەمەزانەکە و لا قورس نییە ها ما عندنا ما الخبر راجل عاصمة توزيروجي لەش ساغ بێخۆ يا أخواتي بخير السلسة چی لەو تامان ئەو ئیش و کاری کەوایکەن بۆ خۆتانێکەنیان بەرنە بەرهەمەکەی فرۆشتنەوە و شیر و ماستەکە أي خذ عشر ما تجي فلوسين فرۆشن عاري بە چەندە ماست والله الماس ما نفلوس وصال نازانم القرآن جوي نسبان هاي بنا ماسي بزنيات سنة باي ساكت كن زنازم وصالش ماسی مەڕ بە چەنە ماسي مرمو خواي نازانم لا كوي أسلق شو كان ديال بين زاريم سەڵی دكان لا دكان تم كاردا وجس لك بدا زاري هاي مرساب دیمەڕی گرانە هاي مرساب ئەڵی مەڕ خۆش عاري والله پارشیوان چی حازرەکەی والله فاشيان بس ولا شيء يكون حمور شيش. ترسي بنت أو من ئەسان دعان زیاتر ترش و برنجە إيه بنير ماني ما اسمه ناخذ ئەڵا وایە دري ناخذ بس ما دبي برنجش لێم عاري والله مناڵ یەسای زۆر حەزی لە پەنیر و شت نییە لا والله حەزی لە ماست و ئەمانە نییە برنج و شت عاري لەوایە والله بزوري هل شو كده خذ دري باشتر یاخۆ ساغ بێدایە حەلا يا أخواتي ئەم بە قوربانە میاخوا هاوڕێت زۆرە لە گوندەکە أيكو ینی برادرت هەیە بۆن مەسەمە وەکو دای عاسی عاري والله أكو داعي عاصمة برادر ما زور ئەمەسماوە بیان بینی دەمەتەقیان لەگەڵا بکەی بچی وەلایە أيكو شو عمل لزيش كده بينا شو عمل لا كاش لكم درن جيران ده زين درن جيران جیران و جيراني برادر و ها عاري والله جيراني هاوسيو سليمان درن هاوسيو نقول سليمانيان ئێمە بەڵێ سليمان هذا قصان والله ما زيش كده بينا سلام جاخۆ تەندروستی چۆنە الحمدلله یاخوا باش بی سلامت بی زۆر سپاس. مامۆستای وان نییە جان بەڵێ. مامۆستای چی وانەیە هیچی قۆناغی وەڵا مامۆستای زمانی کوردیم لە ئامادەی لە دواناوەندی سارای تێکەڵاو سارا لەکوێ سارا لە گوندی سوێڕەڵێ سوێڕەڵێ بەڵێ لێرەوە دوورەوە گوندە ناوەڵە تقریبان کیلۆمەترێک دوورە خۆلەش ساغ ماڵەکەی تۆیە سپاس بەڵێ ساغ بەرزایەکە و خۆشانی
سەتەری بەسەر وەزعەکەی خۆشە بەڵێ خوانێ بڕێ جێیەکەمان خراپ نییە لەش ساغ سەلامەت بی زۆر بایکۆتان کردیان هەر بەردەوام بن وڵایی بایکۆتمان کرد بەڵێ کردانێوش بەڵێ یارێەوە سەلامەت بی زۆر چەند خوێنکاری لێ قوتابخانەکەتان لەو گوندە قوتابخانەکەمان تقریبان 45 ئەوها بۆ 50 خوێنکاری بە هەمووی هەموو قۆناغەکان لە قۆناغی حوتەوە هەتا 12 تا 12 ئامادەی هەیە بەڵێ ئەیبینێ لەش سەلامەت هەموو ڕۆژە هاتچۆکەی جان بەڵێ چەند لێرە و دوورە وڵای تقریبان بە 4 دقەوەکو کات وەکو کیلۆمەتریش تقریبان کیلۆمەترێک ئەو هاشتێک زیاترە سەلامەت ئەوڕۆ پێشەوە اینجا بۆمان باسکە بزانم تۆ هەر لەم گوندە لەدایک وایە بەڵێ من هەر لەو گوندە لەدایک بووم بەس بەهۆی کۆڕەوەکەەوە بڵێ ڕۆیشتینە چوارقڕنەوە و لەوانش کەمێک ماینەوە دواتریش گەڕینەوە ئێرە لە نەوەتیەک و ئەوانە گەڕینەوە ئێرە سەلامەت بی زۆرسانی لە گەنجێت و هەموو لێرە بەسەر گیان بەڵێ سەلامەت بەڵێ خاڵ گەورە بۆتان بێڵەوە تەمەندی سەلامەت بیاخوا زۆر گوندەکەشتان زۆر دڵگیر و خۆشە اینجا ینی کۆمەڵشتی جوانشە کردووە حەزم کرد تۆزە باسی ئەوی نەم بۆ بکەی ئەم تەندورە وڵایزا ئەو تەندورە ئی کولێرەیە ئەوە تایبەتە بە کولێرە بەڵێ تایبەتە بە کولێرە زیاتر ئێمە وەک خۆمان زیاتر ڕەمەزانان بەکاریدێن کاتەکانی کەژەگە میوانێک بێت یان حەزی لێ بێت بە لە سەخواستی خۆی کولێرەی بۆ دەکەین بەڵام وەکو خۆمان زیاتر لە ڕەمەزانان بەکاریدێن خۆشەوەڵە لەش ساغ اینجا تۆزێ باسی ئەم باخچەی خۆشتم بۆ بکە ئەمە چییە؟ وڵای ئەمە تووە دارتووە هەر دارتووی احتیادیە ناوەڵات تووە بەس ڕامان کێشاوەتە سەر ئێرە بۆی مەنزەڕێکی جوان دروستکا و بنیشی بێتە سێبەر و بۆ سیارە و گەراج ئەوانە. ڕەمەزانی گوندەکانمان لە گوندی شیوەشانەوە بە کۆتا گەیان. گوندی شیوەشان وەکو هەر گوندێکی تر من هەمیشە حەزەکەم چیم بینیوە ئەوە باسکەم. خەڵکەکەی بەڕێزن چکە خەڵکی ناو گوندنیشینەکان بەڕاستی تەبیعەتیان یاخود مامەڵەکردنیان یاخود دڵ و دەرونیان پاکە و لە ناو خۆشیانە باشن و لەگەڵ میوانی غەریبی شاواتە ئەگەر کەسێک غەریبە یاخود لە شارێکی ترەوە بێ یاخود لە شوێنێکی ترەوە ڕێ بکەیتە ئەم گوندانە کەس خۆی بە خاوەن ماڵ نازانێ و هەمویان دەست بە سنگەواگرن بۆیان و بە تایبەتی ئێمەش کاچنەوە گوندانە سەرجەم ئەو گوندانی کە ئێمە بەسەرمان کردوونەتەوە ڕێز و احترامێکی زۆران لە ئێمە گرتووە و پێم خۆشە ئەویش بخەمە ڕوو گوندەکە ژماری دانیشتوانەکەی وەکو لە سەرتاشا باسمان کرد نزیکەی 350 کەس لەم گوندەیە ئەژین. گوندەکە بەشێکی هەر زۆریان بە ئاژەڵداری و بە کشت و کاڵەوە سەرقاڵن بەشێکی کەمیشان موچەخۆرن واتە خەڵکی کە زیاتر لێرن هەوڵیان یاوە بەدەستی خۆیان بە ڕنج و ماندووبوونی خۆیان قوتی ماڵ و مناڵەکان دابین بکەن یاخود بژێوی ژیانی خۆیان دابین بکەن و لەگەڵ ئەوەی شاگوندەکە ماڵەکانیان کەمێ دوورن لە یەکترەواتە کەمێ پەرش و بڵاوە هەندێکیان لە شوێنێکی تر یاخود دوورتر لە گوندەکە باخ و زەرعات و خانووی تازیان کردووە. گوندەکە گوندێکی دڵگیر و خۆشە و نزیکیشە لە قەزای کۆیەوە بە 10 دقە بۆ چارەگێک ئەگەیتە قەزای کۆیە و تقریبان بە نزیکەی 25 خولێکێکیش ئەگەیتە قەزای دووکان. ئەمە بەرنامەی ئەمڕۆمان بوو ئینشاءڵڵا لە گوندێکی ترەوە لە شوێنێکی ترەوە هینەوە خزمەتتان.